سڵاوتان لەبێت بەڕێزان، هەواڵەکانی سعد نۆتان پێشکەشەکەم. لە ساڵیادی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلالدا بافڵ جەلال تاڵەبانی تەکید دەکاتەوە کەرکووک و کەرکووکەکان هێڵی سوورن و سازش لەسەر یەک بستی خاکی خۆمان ناکەین. بۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال داوا لە حکوومەتی عێراق دەکات ڕێگیری بکات لا دەستکاریکردنی بەند و مادەکانی دەستوور. بە هەوڵی پەرلەمانتارێکی یەکێتی ژمارەیەک ئامێری شۆردنی گورچی لە بۆ نەخۆشخانەکانی کەرکووک دابین دەکرێت. ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور جارێکی دیکە گەشتبوونەوەی ناڕێزایی ئەنجام دەدەن و بۆ ماوەیەک دەرگای کۆمپانیاکە دادەخەن. هێزەمنەکانی کەرکووک لە ئۆپراسیۆنێکدا 2 تیرۆریستی داعش لە داقوق و سنووری حەویجە دەستگیر دەکەن. كركوك طبعا تاريخيا كردستان بوا من لما تزي حكمها وقت دواي مرافعك ممكن كنت ما من المحامي وما دعواك ما هي من ساعات من اجازه بدنا دالمي انواع دليل مهنه يكتش قبر مراخص خريتيش زماني عثمان ليها موري سلطاني بيويا كركوك لنا كردستان خريتيك 1502 اوروبيان تركيان كركوك لنا كردستان قاموس اعلامي تركي كوكو انسيكلوبيديا ولا سيزي كركوك دخلتنا كردستان. بافڵ جەلال تاڵەبانی لە یادی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال دووپاتی دەکاتەوە کەرکووک و کەرکووکەکان هێڵی سوورن و سازش لە یەک بستی خاکی خۆمان ناکەین کە بە خوێن کوردستانی بوونمان دووپات کردەوە. هاوکات قوبات ساڵەبانی سەرپەرشتیاری مەکتەبی سکرتارێتی سەرۆک مام جەلال لەو یادەدا ڕای دەگەێنێت کەرکووک لە دیدی سەرۆک مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستاندا مەسەلەیەکی گرنگی استراتیژیە و سازشی لەسەر ناکرێت. بافڵ جەلال تاڵەبانی لە یادی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا هاتووە 18 ساڵ لەمەوبەر سەرۆک مام جەلال یەکەمین بەردی بناغی خەباتی یاسایی دەستوری و مێژووی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی لە مێژووی عێراقی نوێی پڕململانێ و کێشمەکێشمی سیاسی دانا و بە پشت بەستن بە بەڵگە و نەخشەی مێژووی کوردستانی بوونی کەرکووکی سەلماندووە. ئەم دەستکەوتە مێژوویە کە بە مرافع گەورەکە ناو دەبرێت بەرئەنجامی خەباتی دەیان ساڵی بەردەوامی مام بوو لە پێناومانەوەی کورد، خاک، زمان و پێکەوە ژیان لەو شارەی کە ناسنامەی قودسی پێبەخشی بوو. ئەمڕۆ بە شانازیەوە ئەمیادە بەرز ڕادەگرین و لە بەردەم ڕۆڵی مێژووی سەرۆک مام جەلالدا بەڵێن دەدەین وەفاداری ئەم خەباتە بەردەوامە بین کە قوربانی بۆ دراوە. کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمەش بەشێکی دانەبراوە لە خەباتی بەردەواممان و خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی کەرکووک دەزانین چۆن باوکو و باپیرانمان جێیان نێشتووە و قوربانیان بۆ داوە ئێمەش جێی ناهێڵین و پارێزگاری لە کوردبوونمان و پێکەوە ژیانی هەموونەتەوە پێکاتە و ئاینزاکان دەکەین. ئاشتی کۆمەڵایەتی لەو شارە لە پێشینەی کارەکانمان دەبێت. ئەمڕۆژ لە پاڵ ڕاپەڕاندنی ئەرکەنەتەوەی و نیشتیمانیەکان خەممان خەمی ژیان و ئارامی خەڵکی کەرکووک دەبێت. کەرکووک و کەرکووچەکان وەکو تومانە هێڵی سوورە و سازش لە یەک بستی خاکی خۆمان ناکەین کە بە خوێن کوردستانی بوونمان دووپات کردەوە. هاوکات قوباد تاڵەبانی سەرپەرشتیاری مەکتەبی سکرتارێتی سەرۆک مام جەلال لەو یادەدا ڕای دەگەیەنێت 18 ساڵ بەر لە ئێستا سەرۆک مام جەلال لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی حکمی ئەو کاتی عێراقدا مرافعەیەکی مێژووی کردو بە دۆکۆمنت کوردستانی بوونی کەرکووکی سەلماند. مام
هیچ بوارێکی نێشتەوە بۆ نکۆڵیکردن لەو حەقیقەتە. هەر ئەمەش بووە فاکتەرێکی سەرەکی چەسپاندنی مادەی 58 لە قانونی ئیدارەی کاتی دەوڵەت و دواتریش مادەی 140 لە دەستوری هەمیشەیی عێراق. کەرکووک لە دیدی سەرۆک مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستاندا مەسەلەیەکی گرنگی ستراتیژیە و سازشی لەسەر ناکرێت. ئێمەش هەمان ڕوئیامان هەیە و دەبێت لەو چوارچێوەیەشدا بە پلانێکی نیشتیمانیەوە و دوور لە موزایەدا کار بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی ئاڵۆزی ئێستای کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر بکەین. ئەمڕۆ 18 ساڵ بەسەر ڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مامجەلال لە ئەنجومەنی حکوم تێپەڕ دەبێت کە تیایدا بە بەڵگە و نەخشە و دیکۆمەنتی مێژووی کوردستانی بوونی کەرکووکی بۆ هەموو لایەک سلماند. لەو ڕۆژەدا کە بارودۆخی عێراق سەر لە نوێ لە بنیادنانەوە بوو، مامجەلال وەک پارێزەرێکی شارەزا و خاوەنە زمون کۆمەڵێ بەڵگەی مێژووی لە گۆشە و کەناری جیاوازی ناوخۆ دەرەوە کۆکردەوە و بەسەرانیە و کاتی عێراق کە یانویست عێراق دروستکەنەوە نیشاندا. لە نیشاندانی بەڵگەنامەکانە تەنها وەک پارێزەرێک لە بەردەمدا دووەرنەوەستا، بەڵکو باوکاری پێکاتەکانی دیکەی عێراق نەخشەیەکی کۆنی سنووری کوردستان و ویلایەتی مووسڵی خستە ڕوو، وەک بڵێ ناڕاستە و خۆپیان بڵێ ئێمەش ئامادەین لە عێراقا بژین و لەگەڵتانین، بەڵام ڕاستیە مێژوویەکان لە بەرچاو بگرن. ئەو هۆڵەی لە شاری بەغدا بۆ دروستکردنەوەی عێراق دانرا بوو هێشتا پڕ بوو لە ئومێد و هیوا بۆ سیاسیەکان و بۆ گەلانی عێراقیش. عێراقی ساڵی 2003 وەک کۆمەڵی نەتەوەکان و ویژدانی زیندوی مافی گەلانی وەدرۆ وێلسن بخاتەوە ناو بیر و هۆشی عێراقیەکان و لە ژێر گڵۆپی هەڵواسراوی هۆڵەکەدا کورد و عەرەب و تورکمان و هەموو پێکاتە جیاوازەکانی تری عێراق لە دەوری ڕاستیە مێژوویەکان و بەڵگەنامەکان کۆکاتەوە بۆ ئەوەی ئەگەر شارەزاش نەبن لە مێژوو، ئەگەر نەشیانویست عێراق وەک ڕاستیە مێژوویەکەی خۆی کە بۆ پێکەوە هەڵکردن ئەبێ بکەنە بناغی پێکەوە ژیان بنیاد بنرێتەوە. ڕۆژی 9 شوباتی 2004 مامجەلال بە ژیری و وردبینی خۆی بەدەستە بژێری سیاسی عێراقی وتکا بێ خۆیان لە لێدوان و بیر و بۆچوونی کاڵفامانە و شۆڤێنیانە و زۆرینە دوورخەنەوە، کۆی خەباتی سیاسی و ڕزگاری نەتەوەیەکی لە چەندەقەیەکە بەگوێی هەموو گیان و عێراقدا و نەخشەی بنیادنانەوەی عێراقی نوێی نیشانی گیاندا کە دوای 17 ساڵ لەو ڕووداوە هێشتا عێراق قەرزاریە و ڕۆژەیە. بەشێکی زۆری نەهامەتیەکانی گەلانی عێراق لە دوای ئازادبوونی لە دیکتاتۆری و سەقامگیر نەبوونی بارودۆخە سیاسیەکەی کە بەسەر هەموو بوارەکانی ترا ڕەنگی داوەتەوە کارنەکردن و نەگەڕانەوەیە بۆ بیر و باوەڕانەی ڕەوانشاد مامجەلال. مامجەلال بیرتیژی سیاست و پارێزەری مافی نەتەوەکان بە درێژایی خەباتی سیاسی خۆی خاوەن چەندین داهێنان بووە و سێبەری بیر و باوەڕەکانی سەدان ساڵی تریش بە زیندوی دەمێننەوە. ئەو باشەی زانی بەبێ زیندووکردنەوە و ڕوونکردنەوەی مێژوو بەشی بنەڕەتی و سەرەکی مافی داهاتووی نەتەوەکەی تەواو نابێ و لە خەباتی سیاسی و دیبلۆماسیشا ئەکرێ بەردی بناغە بن بۆ چەسپاندنی داواڕەواکان. هەر ئەم بیر و باوەڕ و توانە لە بن نەهاتوانەی سەرۆک مامجەلال بوون کە بوون بە بناغەی نووسینەوەی دەستوری کاتی و دواتریش دەستوری عێراق کە بەشێکی باش لە دەستکەوت و مافی بۆ خەڵکی کوردستان دابین کرد. بۆردی پێکاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵ ڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مامجەلال بۆ سلماندنی کوردستانی بوونی کەرکووک بە بەڵگە و دیکۆمنت مراسیمێکی ڕێکخست و پامێکی بڵاو کردەوە. لە پامەکەدا وەرای بەرزنخاندنی ئەم هەوڵە مێژووی سەرۆک مامجەلال چەند داواکاریەکیشی خستەڕ. سەرۆک مامجەلال سووربوونی خۆشی دەربڕی بەبوونی نەخشەیەکی گەورەی دوای 18 ساڵ بۆردی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک داوا دەکات سوود لە مرافعە گەورەکەی ڕەوانشاد سەرۆک مامجەلال وەربگرترێت بۆ پاراستنی مافی هەمووان. شێوەیەک سنووری عێراق لە چیای حەمرین تێپەڕ ناکات. ڕەوانشاد سەرۆک مامجەلال لە 9 شوباتی 2004 لە نێو ئەنجومەنی حکم وتارێکی گرنگی پێشکەش کرد و تیایدا بەرگری لە مافی گەلی کورد کرد و بە بەڵگە و دیکۆمنت کوردستانی بوونی ئەم شارەی سەلماند. ئێستاش داوا دەکرێت کاربەدەستان و لایەنە سیاسیەکان هەمان شێوەی ئەو سەرکردە کارێزمایە کار بکەن
لا وتارێکیشدا حەسیبا عەبدوڵڵا ڕایگەیاند. سەرۆک مامجەلال لە کۆبوونەوەکەدا بڕگەیەکی بڕیاری لیژنەی کۆمەڵەی نەتەوەکانی خوێندەوە و ڕایگەیاند بە هیچ شێوەیەک سنووری عێراق لە چیای حەمرین تێپەڕ ناکات. ئەو ناوچانە لە چیای حەمرین دابڕاون ناوچەی کوردستانین. سەرۆک مامجەلال سووربوونی خۆشی دەربڕی بەبوونی نەخشەیەکی گەورەی مێژوویی سەردەمی دەوڵەتی عوسمانیەکان و ڕایگەیاند کەرکووک شارێکی کوردستانیە. بۆردی پێکهاتەکان لەم بۆ نەشکۆدارەدا داواکارین یەک پەلە بکرێت لە دروستکردن و پێکێنانی حکومەتی عێراقی فیدراڵ. دوو ڕێگە نەدرێت بە هیچ کەس و لایەنێک لەژێر هیچ ناو و بیانوویەک دەستکاری بڕگەکانی دەستور بکات. سێ ئەرکی حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵە هەنگاوەکانی مادەی 140 تەواو بکەن و پەلە بکەن لە جێبەجێکردنی ئەم مادە دەستوریە. کورد و عەرەب و توروکمان بەباشی لەو ڕاستیە تێدەگەن. سەرۆک مامجەلال توانی بووی پەیوەندیەکی پتە و لە نێوان نەتەوە و ئاینا جیاوازەکانی ئەم وڵاتە دروست بکات و ڕۆڵی گەورەی هەبێت لە پێکەوە ژیان لە عێراقدا. نەتەوەکانیش بەم جۆرە باز لەو سەرکردەیە دەکەن. و دەبێ ئەو ڕۆژە بەڕاستی لە مێژووی کورد و کوردایەتیە بکرێتە منهاجێک لە خوێندنگاکان قوتابیەکان خوێندکارەکانمان بزانن کە ڕۆژێکی وە پێش چەندین ساڵ کە سەرۆکێکی مەزن مەدرسەیەک لە بیر و فکر و هوشیاری کە هەرگیز دووبارە نابێتەوە توانی بۆ خەڵکان و بۆ هەموو ڕای گشتی سنووری کوردستان بە دۆکومنت بسەلمێنێ و ئێمە داوا لە حزبە کوردستانەکانی شەکەین ئەو یادا بەرز ڕاگرن و بیکەنە دەست پێشخەر لە هەموو مفاوضاتێکە کە لەگەڵ حکومەتی فدراڵی عێراق کاری لەسەر کرێت. منذ 18 عام أكد في هذا المرافعة التاريخية بەر لە 18 ساڵ سەرۆک مامجەلال کوردستانی بوونی کەرکووکی سەلماند لە ڕێگەی ئەو مرافعە گەورەیە تێیدا باسی لەوە کرد کە خاکی کوردستان تا حەمرینە و بە نیشاندانی نەخشەیەکی سەردەمی عوسمانیەکان. ئێمە وەک پێکهاتەکانی کەرکووک هەمیشە خۆمان بە قەرزارباری ئەو سەرکردەیە دەزانین کە هەموو هەوڵێکی بۆ ئاشتی پێکەوە ژیان بووە لە شارەکە. مامجەلالن ئەو جونیچی کە مرافعەیەت بەغدەدتا وەک خۆتان دەزانن یادی مرافعە گەورەکەی سەرۆک مامجەلالە کە لە بەغدا بەرگری لە کەرکووک دەکرد بەسەر جەم پێکهاتەکانیەوە. ئێمە هەرگیز ئەو دڵسۆزی و هەوڵانی سەرۆک مامجەلال لە یاد ناکەین بۆ ئاشتی و پێکەوە ژیان لەم شارەدا. سەرۆک مامجەلال لە ڕێگەی دەستورەوە و بە بەڵگە دەیویست کەرکووک بۆ خاوەنە ڕاستەقینەکەی بێت. سەرۆک مامجەلال ئەو سەرکردەیەی لە هەرکوێکی ئەم وڵاتە گرفتێک هەبوو بێت پەنایان بۆی بردووە و بە سیاسەتی حەکیمانەی خۆی پابەند بە دەستور چارەسەری هەموو کێشەکانی کردووە. ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمان ڕێبازی سەرۆک مامجەلال تەواوی هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. هەر لەبارەی تێپەڕبوونی 18 ساڵ بەسەر مرافعە گەورەکەی سەرۆک مامجەلال میوانجاری مامۆستا حەسیبا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و لە بۆردی پێکهاتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کردەوە. مامۆستا زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. لەو راپۆرتەدا بینیمان کۆمەڵێک داواکاریتان خستە ڕوو. ئەم داواکاریانە ساڵانێکی زۆرە دووبارە ئەبێتەوە. بۆچی تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون؟ بۆچی ئێمە تازەی بینین، تازە داوایەکەینەوە؟ بەڵێ ئەم کاتتان باش. دیارە لە ساڵیادی مرافعە مێژوویەکەی سەرۆک مامجەلالدا کە ئەمڕۆ 18 ساڵ تێپەڕی بەسەر سەلماندنی بە بەڵگە و بە دیکۆمنت سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک لە سەردەمی مەجلیسی حکومدا، کاتێک کە سەرۆک مامجەلال کۆمەڵێ بەڵگە و دیکۆمنتی سەردەمی دەوڵەتی عوسمانی هێنا و پێشکەشی هەواڵەکانی کرد، پێشکەشی یار و نەیاریانی کرد و لەوێوە هیچ قسەیەکی بۆ وتن نەهێشتەوە. لەو ڕۆژەوە هیچ کەسێک نەیتوانیوە ڕەخنەیەک یاخود قسەیەک بەرامبەر ئەم هەڵوێستەی جەنابی مامجەلال بکە. دیارە ئێمە ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەم ڕۆژە مێژوویە کە ڕۆژێکە هیچ کام لە سەرکردەکان نەیانتوانیوە ئەو ڕۆڵە ببینن و نەیانتوانیوە بە قەناعەتەوە قەناعەت بە بەرامبەریان بێنن کە کەرکووک شاری پێکەوە ژیانە، شاری برایەتیە، بەڵام ناسنامەکەی کوردستانیە و خەڵکی ڕەسەنی ئەم شارە خاوەنی کەرکووکەوە چارەنووسی کەرکووک خەڵکی ڕەسەنی ئەم شارە دیارریەکە. دیارە ئێمە لە بەیاننامەکەمان داوای سێ خاڵمان کردووە لەبەرەوەی ئێستا ئەبینین لە سەروبەندی تشکیلکردنی حکومەتی نوێدا کابینەی پێنجەمی حکومەتی عێراقی فیدراڵدا
ئەبینین مراوەغەیەکی زۆر هەیە یا هەوڵەکان بۆ دەستکاریکردنی بڕگە و مادەکانی دەستورە دیارە ئەمە مەترسێکی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوە و ئەتوانم بڵێم دەرەنجامەکانی باش نابێ بۆیە ئێمە یەکێک لە خاڵەکانمان ئەوە بوو کە پەلە بکرێت لە تشکیلکردنی حکوومەتی عێراقی فیدراڵ و خاڵی دووەممان داوامان کردووە ڕێگا نەدرێت بە هیچ کەسێک بە هیچ لایەنێک بە هیچ هێزێکی سیاسی لەژێر هیچ ناو هیچ بیان و هیچ فشارێک دەستکاری بڕگەکانی دەستور نەکا و خاڵی سێمشمان ئەوە بوو کە مادەی 140 مادەیەکی دەستوریە تەنها لە قازانجی کوردنیە لە قازانجی هەموو پێکاتەکانە ئەوانەی کە لە ناوچە جێناکەکان نیشتەجێ بوونە و ژیانەکەن بە زووترین کات پەلە بکرێت لە هەنگاوەکانی دیارە ئەم مادەیە بە سێ قۆناغ تێپەڕێ بەداخەوە تاکو ئێستا زۆر بەسستی ئەڕوا ئێمە داوامان کردووە هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکەن لە هەنگاونان لە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری. باشە مامۆستا سەبارەت بە سلماندنی کوردستانی بوونی کەرکووک و کۆزانی کەەوە مام جەلال بەر لە 18 ساڵدانی بۆیانەوە کەوا کەرکووک کوردستانیە بەڵام ئێمە ئەوەی کەوا بینیمان چەند ساڵێک بەر لە ئێستا کە ڕفراندۆم بوو ئەمە ئێمە لەوانەیە هەر کوردێک وەکو هەوڵێکی سەرکردایەتی کورد بەدەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان بیبینێت بەڵام بۆچی سەرکەوتوو نەبوو چه خەلەلێک هەبوو کەوای کرد بە تەواوەتی کورد نەیتوانی بیسەلمێنێت کەوا کەرکووک کوردستانیە بە پێچانەوە لەوانەیە بەشێکی زۆریشی لەدەستدا بێت بەداخەوە ئەوە دیارە هەڵەیەکی گەورە بوو کە خودی کورد خۆی لی بەرپرسیارە دیارە لە ناو کوردیشا بە دەرەجەیەک لایەنێکی سیاسی بەرپرسیارە لەو هەڵە گەورەیە یاخود ئەتوانە بڵێم لەو شکستە گەورەیە لەبەرەوەی گەرێمە بگەڕینەوە تۆزێ بۆ پێش قۆناغی ڕفراندۆمەکە ئەمان بینی لە کەرکووک بە تەواوەتی لە شەڕی داعش کاتێککە شەڕی داعش سەپێنرا بەسەر ئەم شارەیە کورد خاوەنی ئەم شارە بوو وە کورد خەباتی بۆ کرد وە کورد خوێنێکی زۆریدا لە پێناو ئاشتی و ئارامی بۆ سەرجەم نەتەوەکان بۆ سەرجەم پێکاتەکان دواتر ئەتوانم بڵێم ئیداری ئەم شارە بەدەست کوردەوە بوو کورد ئیداری ئەم شارەیەدا و ئەگەر سێرێکی سەر فەرمانگەکان بکردا سەر قوتابخانەکان بکردایان هەموو شوێنەکان ئاڵای کوردستانی لێ ئەشەکاویانی ئێمە مشکلەیەکی ئەو تۆمان نەبوو ڕاستە ئەگەر لە هەر تاچێکی کورد بپرسی لە مناڵێکش پرسیار بکەی یەکێک لە ئاوات و ئومێدەکانی ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژان بێتە خاوەن دەوڵەت ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێ لە دروستمە سەرچیەکانی مافیچارین خۆنووسینە بەڵام کەی کاتێک کە بوار ڕەخسابێ کاتێک کە دەرفەت لەبار بێ بەڵام تەوقیتێکی زۆر خراپ هەڵبژێردرا هیچ مقاوماتێکی دەوڵەتمان نەبوو و دەوڵەتە زلهێزەکان ڕازی نەبوون و خودی حکوومەتی عێراق ڕازی نەبوو و ئەتوانم بڵێم بە تەواوەتی ژێرخانی ئابووریمان سفر بوو شەڕی داعش لەلایەکەوە تەنگی پێ هەڵچنی بووین هەموو ئەمانە ئەم فاکتەرانە وایان کرد کە ئەو پرۆسەیە لە بیرمان نەچێ فشاری دەوڵەتە ئەقلیمیەکان ئەو پرۆسەیە یاخود لە غەیری مزایدەیەک هیچی تر نەبوو بەداخەوە دەرەنجامەکەشیمان بینی هەر زوو بە زوو دەرەنجامەکەی دەرکەوت لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا و زەرمەندی یەکەم خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکان بوو ئەوە تا ئەبینین تاکو ئەمڕۆکە ئاسەواری بەسەر کەرکووک و ناوچە جێناکۆکانەوە دیارە. باشە مامۆستا هەوڵی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بۆ زیاتر سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک و لە ماوەکانی ڕابردوو تا چۆن هەوڵتانداوەکەوە بیسەلمێنن و جێبەجێ بکەنەوە کوتەنیا ئێمە بە وشە هەمومان لەوانێ هەر کوردێک بڵێ کەرکووک کوردستانیە بەڵام چۆن جێبەجێیەکەی چۆن بە هاوڵاتیان یاخود کوردی کەرکووکی پیشانە درێتکەوە ئەم شارە کوردستانیە. بەڵێ دیارە کەرکووک پرسێکی زۆر گرنگە و مەسلەیەکی نەتەوایەتی زۆر گرنگە دووبارە بە میرات لە باو باپیرانمانەوە بۆمان ماوە ئەوان خەباتیان کردو ئەوان قوربانیان داوە لە پێناو پاراستنی کەرکووک ئێمەش بە هەمان شێوە هەتاکو ئەمڕۆ هێناومانە زۆرترین خوێن بۆ ئەم شارە درابێ بۆ سەقامگیری بۆ ئەمن و ئاسایش کورد داوێتی و لەناو کوردیشا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەولویەتی کارەکانی پاراستنی کەرکووک و کەرکووچیەکانە و کەرکووک بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هێڵی سوورە و هیچ کاتێ سازشت لەسەر یەک بست لە خاچی کوردستان ناکەین کە تاک و حەمرین خاچی پیرۆزی کوردستانە و دووبارەیەکەمەوە ئەمە مافێکی ڕەوای نەتەوەکەمانە و بە هەموو توانامانەوە داکۆچی لێ ئەەکەین و کەرکووک ڕاستە کەرکووک شاری پێکەوە ژیانە بەڵام ناسنامەکەی کوردستانیە و ئێستا کە با بڵێن لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە و یاخود تشکیلکردنی عێراقی نوێوە کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە دووبارە دامەزرانەوەی دەوڵەتی عێراقی بەڵام کەرکووک بەشێکی دانەبراوە لە کوردستان ئێمە لە بیرمان نەچێ
دەوڵەتی کوردستان دابش کراوە لە نێوان چوار دەوڵەتی کە بڕوایان بە کورد نیە بڕوایان بە قەزیە ڕەواکەمانە ئەتوانم بڵێن بە چاوی دوژمن سەیری کوردەکەن کاوانیش ئێران و تورکیا و سووریا و عێراقە بۆیە ئەم پەرتەوازەیان کردووە بۆ ئەوی نەتوانن بە ئاوات و ئامانجەکانیان بگەن بەڵام ئەمڕۆ بێ سبەی بێ ئێمە بەڵێنمانداوە لەسەر هەمان ئەو ڕێبازە پیرۆزە ئەڕۆین و ئێمەش نەمێنین ئەمانەتە تەسلیمینەوەکانی دوای خۆمانیانەکەین ئەبێت کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنین چۆن وەکو جەنابی مام جەلال لە مەجلیسی حکم هەموو یار و نەیاری تووشی شۆک کرد کاتێ ئەو بەڵگە مێژوویانەی خستە ڕوو. زۆر باشە مامۆستا بەدەر لە سلماندنی کوردستانی بوونی کەرکووک کە مەخاڵێکی زۆر گرنگی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال لە بەدەرلەوە کۆمەڵێک خاڵی تریشی لە خۆگرت بوو کە ئەتوانین وەکو مافێکی ڕەوای گەلی کورد ناوی بنین. چاودێرانی سیاسی و هەروەها یاساناسان پێیان وایە ئەگەر بێت و کورد بەگشتی لە سای هەڵوێستەکانی سەرۆک مام جەلال بە هەمان ڕێژکە بڕوات ئەگات بە مافەڕاوەکانی خۆی مافەکانی پێشێل ناکرێت. پێ دوایە کەوا کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت ئێستا کەس یەکەمی حیزبەکان بە هەمان ڕێچکەیە بڕۆن ئەگەنەوە بە مافەڕاوەکانی خۆیان تا چەند ئێوە گەشتبینن. بەدڵنیاییەوە ئێمە گەشتبینین بە خوێندکارەکانی مام جەلال بەو کەسانی کە قیادەی ئەم حیزباکەن بەدڵنیاییەوە لەسەر هەمان نەهج و بەرنامە بەردەوامە بێن و سازش لەسەر بستێ لە خاچی کوردستانی خاچی کەرکووک ناکان و لە کوردستانی بوونی هەرگیزا و هەرگیزدا ناماڵێ و دیارە هەر لەوێشا جەنابی مام جەلال داوای ئەوەی کرد کە زمانی کوردی زمانێکی ڕەسەنە و زمانێکی فەرمیە هاوشێوەی زمانی عەرەبی و ئەمە مافی ڕەوای میلەتەکەمانە بۆیە من لێرەوە بە باشی ئەزانم ئەم ڕۆژە مێژوویە گەورەیە ڕۆژی مرافعەکەی سەرۆک مام جەلال بچێتە ناو منهەجی خوێندنەوە هەموو خوێندکار و قوتابیەکانمان ساڵانە لە بەردەستیامێت چکە بەڕاستی ئەگەر بێت و چەند ساڵێکی تەڕەنگە ئەمە نەیارەکانمان دوژمنانمان یان دوژمنانی ئەم پرۆسەیە بە شێوەیە کاری لەسەر بکەن بیانوێ کاڵی کەنەوە لە زەهن و زاکیرەی کەرکوچیەکانە بۆیە بە پێویستی زانم ئەمە هەمیشە بەردەوام کاری لەسەر بکەین و مناڵەکانیشمان بەمە ئاشنا بن چکە ئەمە مێژوویەکی گەورەیە بۆ سەرۆک مام جەلال. مامۆستا حەسیب عەبدوڵڵا زۆر سپاس کە ئامادە بوویت و لەگەڵم بوویت. سپاس بۆیەوە. کەرکووک قودسی کوردستانە ئیمنە دیارە هەمووشە ئێمە کەرکووک قودسی خۆمانە لە هەر پۆستێک من هەوڵی بۆ دەدەم هەمین خزمەتی من بە ئەسڵ کەرکووکی ئەمن بەنسبەت منەوە کەرکووک هەم شتێکی نیشتمانیە هەم شەخسیشی دوو تێکەڵاو بە ئینگلیزی پێ دەڵێن هۆم تاون شاری ماڵە شار من طبعا بدون ئەو قسەی دەکەم لەمەوێت تێ بگەن کە چەند لای ئەوان قودس مقدسە ئەوەندەش لای ئێمە کەرکووک مقدسە. هەژدە ساڵ بەسەر مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال تێدەپەڕێت کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی حکومدا جەختی لەسەر مافڕاوەکانی گەلی کورد و پێداگیری لەسەر بە فیدرالیکردنی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی ناوچەدا بڕێنراوەکان کردەوە. بە بۆچوونی چاودێرانی سیاسی و یاساناسانیش هێشتا کورد دەتوانێت لە سای و هەڵوێستی سەرۆک مام جەلالدا بە مافەڕاوەکانی خۆی بکات. مرافعە گەورەکەی ئەنجومەنی حکوم کە تێیدا سەرۆک مام جەلال چەندین بەڵگەنامەی کۆنی سەردەمی دەوڵەتی عوسمانی خستە ڕوو هەرەو هەوڵانە بووە هەوێنی جێگیرکردنی مادەی 140 دەستور بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان و زمانی کوردیش هاوشێوەی زمانی عەرەبی لە دام و دەستگاکان بەڕەسمی کاری پێ بکرێت. بەڕێز مام جەلال دەورێکی زۆر زۆر گرنگی هەبوو ئەو مرافعەیە بۆ هۆکاری چەسپاندنی مادەی 140 لە ناو دەستوری عێراقیە هەرچەندە مادەی 140 جێبەجێ نەکراوە بەڵام دامەزراندنی مادەی 140 لە ناو دەستوری عێراقا زۆر زۆر بابەتێکی گرنگ بوو کە ئەبوو سەرکردەکانی کورد لە دوای بەڕێز مام جەلالەوە هەوڵێکی زیاتریان بۆ بدایە بۆ جێبەجێکردنی چەسپاندنی زمانی کوردی وەکو زمانی دووەم لە عێراقا وەکو زمانێکی ڕەسمی لە عێراقا کە هەموو نووسراوەکانە و لە هەموو قەتعەکانی سەردام و دەستگاکانە دەبێت بە دوو زمان بێ بە عەرەبی بە کوردی بێت کە ئەمە یەکێک بوو لە دەستکەوتە هەرە گرنگەکان کە پێشتر سەرانی ڕژێم اعترافیان بە هیچ شتێکی کوردی ناکرد کە چاودێرانی سیاسی مرافعە گەورەکە و خستنە ڕووی ئەو دیکۆمنتانە بە دەستکەوتێکی گرنگی نەتەوەی دەزان و ڕای دەگەێنن
سەرۆک مامجەلال بە سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان وەڵامی شۆڤێنەکانی دایەوە. جەنابی مامجەلال نەخشەیەکی گەورەی سەردەمی عوسمانی خستە ڕوو کرد بە پیتێکی گەورە لەسەر نەخشەکە وشەی کوردستان نووسراوە. ئەمە چەند دەستکەوتێکە، وەڵامێکە بۆ شۆڤێنیەکان، وەڵامێکە بۆ فکری شۆڤێنی بەرامبەر وشەی کورد و کوردستان، چێ لە سەردەمی عێراقا، چێ لە بۆ دەوڵەتی تورکی ڕەگەزپەرست و بۆ هەموو دەوروبەر. ئەمە لە ڕوویەکەوە. لە ڕوویەکی تر ئەوەیە کە جوگرافیای سیاسی کوردستان لەو نەخشە دێرینەیە دیاری کراوە. ئەمە کێشەی جوگرافیای خستە ڕوو ئەو مرافعە گەورەیە کە بووە بە دەلیلێکی گەورە لەسەر پرۆسەی سیاسی، لەسەر بۆ سەروەتێکی گەورەشە جەنابی مامجەلال بۆ هەمومانی بەجێهێشتووە، بووە بە دۆکۆمنتێکی سەرەکی ڕەنگە بۆ دەیانەوەی داهاتوومان قسە لەسەر ئەو مرافعەیە بکرێت. ئەم مرافعەیە خاڵێکی وەچەرخان بوو، بەڵگەنامەیەکی مێژووی حاشە هەڵنەگر بوو بۆ یار و نەیاران و بە تایبەتی سەلماندنی کوردستانێتی کەرکووک بە تایبەت و ناوچەداڕێنەوەکان گشتی. مامجەلال بە گەوری خۆی پێشانی هەمووانیدا کەم ناوچەیە کوردستانیە تاوەکو ئێستش نەیانتوانیوە ڕەخنەیەک یان وەڵامێک بۆ ئەو مرافعە مێژووی جەنابی مامجەلال بێنەوە. 18 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 9 تشرینی 2014 سەرۆک مامجەلال لە کۆبوونەوەی ئەنجومەنی حکومدا وتارێکی مێژووی گرنگی پێشکەش کرد و بەرگری لە مافاڕەواکانی گەلەکەمان کرد و وتیشی دەبێت ئەنجومەنی حکومدان بە فیدرالی هەرێمی کوردستان بنێت و کاریش لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بکرێت. سامان سەردار، کەناڵی کەرکووک. دەمانگ دوای پرۆسی ئازادی عێراق و لە ڕێکەوتی 9 شوباتی 2004 سەرۆک مامجەلال لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی حکم بەڵگەیەکی مێژووی حاشا هەڵنەگری خستە ڕوو کە کوردستانی بوونی کەرکووکی دەسەلماند ئەمڕۆژ 18 ساڵ بەسەر ئەو مرافعە مێژوویەدا تێدەپەڕێت. 9 شوباتی ساڵی 2004 و دروست دوای دەمانگ لە پرۆسەی ئازادی عێراق سەرۆک مامجەلال لە بەردەم ئەندامانی مەجلیسی حکمی ئەو کات کە بەرزترین دەسەڵات و ناوەندی بڕیار بوو بە مرافعە مێژوویەکەی کوردستانی بوونی کەرکووکی بۆ دۆست و دوژمن سەلماند. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ئەو هەڵوێستەی سەرۆک مامجەلال بە تەحەدایەکی گەورە ناو دەبات. یعنی ئەو ڕۆژە گرنگی چی بوو بۆ ئێمە بۆ کورد بۆ کوردستان بۆ کەرکووک گرنگیەکەی لەوەیە بوو ئەمە یەک تەحەداکردنی تەواوی ئەولایەن و کەس و دەوڵەتانە بوو کە حاشایان لە کوردستانی بوونی کەرکووکە کرد و دوو سەلماندنی ئەوە بوو کە ئێمە ساڵانێکی زۆرە داوای کەرکووکمانە کردومان و کەرکووک قودسی کوردستانە ینی کە پێم وایە ئەم دوو خاڵە گرنگترین شت بوو وجگە لەوەش ینی یەکێتی چۆن کەرکووکی بە دڵی کوردستان و بە قودسی کوردستان ناساندووە ئەمەش خاوەندارەتێکی تری گەورەی یەکێتی و مامجەلال بوو. ڕاستە کوردستان بۆ کوردستانە بە تەنها بۆ یەکێتی نیە بەڵام لە ناو کوردبوونی کەرکووکە ینی قسەیەکی گەورە هەیە کە کەرکووکی یەکێتیەکان. پێشکەشکردنی ئەو بەڵگا مێژوویە لەلایەن سەرۆک مامجەلالەوە لە کاتێکدا بوو کە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق کار لەسەر شێواندنی بەشێک لە دیموگرافیای کوردستان و کوردستانی بوونی کەرکووک کرابوو. چاودێرێکی سیاسیش دەڵێت پێویستە تەواوی ئایدیا و بیر و بۆچوونەکان شانازی بەو هەڵوێستە مێژوویەی سەرۆک مامجەلالەوە بکەن. ئەتوانم بڵێم ئەو دانیشتەی کردە دیکۆمنتاری و جارێکی کە ئەبدەیتی ئەوەی کردەوە کە ئەسڵیەتی ناوچە دابڕێنراوەکان و تایبەتی کەرکووک لەسەر نەخشەی ئەساسی و جوگرافی قەدیمیان ڕابردوو ئەبدەیت کرایەوە جارێکی کە بە سەرکردەکانی عەرەب و بە هەموو خەڵکی عێراقی وت کە ئەوەی کە لە ڕابردووە کراوە شێوێنراوە و ڕژێمی لە ناوچووی بەعز لە هەموو لایەکەوە هەوڵیاوە کە ئەو دیموگرافیای ئەو منطقەیە بگۆڕێ جوگرافیای منطقەیە بگۆڕێ. ئەو دیکۆمنتاری جەنابی مامجەلال کە تەسجیلی کرد لە مێژووە بەڕاستی ئەتوانم بڵێم هەموو لایەکمان هەموو کەسێک پێویستە شانازی پێ بکە هەموو تاکێکی کورد بە تێکڕای تەجروبە و بیر و بۆچوونە جیاوازەکانیانەوە. مرافعەکەی سەرۆک مامجەلال و پێشکەشکردنی ئەو بەڵگا مێژوویە
درێژە پێدەری ئەو خەبات و تێکۆشان و بزاوتە ڕزگاری خوازە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە پێناویدا دامەزرا. هەردی عادل، کەناڵی کەرکووک، سلێمانی. 18 ساڵ لەمەوبەر سەرۆک مام جەلال بە سیاسەتی حاکیمانە و زانایی خۆی و بەبوونی و ئەزمونە زۆرەی کە لە کای سیاسەتەی بوو لانۆی شوباتی ساڵی 2004 و لە دانیشتنێکی ئەو کاتەی مەجلیسی حکومی عێراق لە ڕێی نەخشەیەکەوە کوردستانی بوونی کەرکووکی سەلماند. من طبعا بدل ئەو قسەی دەکەم وە بۆش دەیکەم برا عەرەبەکان تێبگەن کە چەند بەلای ئەوانەوە قودس مهمە ئەوەندەش بەلای ئێمە کەرکووک مهمە. دەمەوێت تێبگەن کە قودس مەسەلەیەکی کە دەرەن مساومەی لێ ناکرێت کەرکووکیش مەسەلەیەکە مساومەی لێ ناکرێت. 18 ساڵ لەمەوبەر سەرۆک مام جەلال بە سیاسەتە حەکیمانە و دانایەکی خۆی بەبوونی ئەو ئەزمونە زۆرەی لە کایەی سیاسەتدا هەیبوو لە نۆی شوباتی ساڵی 2004 لە دانیشتنێکی ئەو کاتی مەجلیسی حکومی عێراق کوردستانی بوونی کەرکووکی سەلماند. ئەو ڕۆژەش بە ڕۆژی مرافعە گەورەکەی سەرۆک مام جەلال ناو دەبرێت. لە ناو گەلانی عێراق گشتی و گەلی کوردستان بە ڕۆژی مرافعە گەورەکەی جەنابی مام جەلال بەڕاستی ناوزەت کراوە. لەم ڕۆژە بووکەوە مەجلیسی حکمی عێراقی دەکرد و جەنابی مام جەلال وەکو گەورە سەرکردەیەکی ناوچەکە و کوردستانی بەڕاستی ئەم ڕۆژە لە مەجلیسی حکم لە ڕێگای کۆمەڵێک دۆکۆمنت وەکو نەخشەی عوسمانیەکان و کۆمەڵێک دۆکۆمنتی تر کۆمەڵێک شتی زۆر گەورە و مێژووی سەلمان بۆ هەموو گەلانی عێراق و هەروە بۆ گەلی کوردستانیش سەلماندی یەکەمین شت کەوە لە ڕێگای کۆمەڵێک دۆکۆمنت و نەخشەی عوسمانیەکان کەوە کەرکووک کوردستانیە بەڕاستی بە پێ دۆکۆمنت نەک هەر قسەی ئیعلامی و قسەی ئەملا بە ئینەوە نەما بە دۆکۆمنت سەلماندی یەک کەرکووک کوردستانیە. دوو ئەم ڕۆژی داوای کردکەوە ئێعتراف بکرێ بە فیدراڵەتی هەرێمی کوردستان. شەنگار و تلافەر و زمار و شێخان بڕەوە بەرەو خوار بۆ خانەقین و مەندەلی و بەدرە و جەسان هەمووی خاکی پیرۆزی کوردستانە. سەرۆک مام جەلال لە وتارێکی مێژووی لە ساڵی 1992 لە بەردەم جەماوەری شاری هەولێر پێشکەشی کرد و دەڵێت دیکتاتۆرە ڕەفتار فاشیستەکانی بەغدا پێیان وایە بە هەڵواسینی 288 ڕۆڵەی دلێری کورد لە کەرکووک ئەتوانن ئاگری بابە گوڕگوڕ دابمرچێننەوە، بەڵام خەیاڵیان خاوە نەتەوەی کورد نەتەوەیەکی زیندووە و تێکۆشەرە هەتا کوردێک مابێت کەرکووک شاری کوردستانە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە مێژوویەیە کە سەرۆک مام جەلال هەمیشە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لای ئەو ئەولەویەتی کارەکانی بووە. من پێم وایە کوردستان واز لە هەموو شوێنێک دێنێ بەڵام کوردێک نییە، یەک تاکە کوردی بە شەرەف نییە دەست لە کەرکووک و ناوچەی کەرکووک هەڵگرێت. ڕۆژێکی مێژوویە ڕۆژی مرافعەکەی سەرۆک مام جەلال کە بەڕاستی ڕۆژێک بوو لە مێژووی عێراق و لە مێژووی گەلی کووردا کە دەتوانم بڵێم لەو ڕۆژەدا وەکو پارێزەرێک یعنی کە خۆشی پارێزەر بوو وەکو پارێزەرێک کە داکۆچی لە مافی مێژووی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان کرد و سەلماندی بە بەڵگەی مێژوویەوە کە کەرکووک شارێکی کوردستانیە کە ناوچەدا بڕێنراوەکان خانەقین مەخمور شەنگال کە ئەوانە هەمووی ناوچەی کوردستانین و مێژوو سەلمێنەری ئەو ڕاستیەیە. چونکە کلیلی چارەسەرکردنی مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت کەرکووکە و هەر کەرکووکی شەدە. ڕۆژی مرافعە گەورەکە ئەو ڕۆژەی سەرۆک مام جەلال لە ڕێگەی نەخشەیەکی مێژووی سەردەمی عوسمانیەکان عێراق و ناوچەکە و جیهانی بێدەنگ و سەرسام کرد کاتێک کوردستانی بوونی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی بۆ هەمووان سەلماند. هەروەک سەرۆک مام جەلال بەر لە 30 ساڵ ڕایگەیاند کلیلی چارەسەری مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت هەر کەرکووکە و هەر کەرکووکیش دەبێت. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. هەمیشە و ڕاستیە دووبات دەکەینەوە کە سنووری ئێمە سنووری خاکی باب و باپیری خۆمان، سنووری خاکی کوردستانی خۆمان لێ ئەوەی تەماحمان لە بستێک خاکی کەس بێت چیای حەمرینە و هەتا حەمرین مابێت سنووری خواروی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو داگیرکاری. چونکە کلیلی چارەسەرکردنی مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت کەرکووکە و هەر کەرکووکی شەدە.
بامەزەبوونی مەلا کەریم شکوور ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێ و هاوسەنگەرانی و کەس و کارەکەی چلەیما چەمەنی تێکۆشەر و پێشمەرگەی دێرین جەبار ئەحمەد لە خوڕمات و بەڕێوە چوو. لا خورماتوو بە ئامادەبوونی مەلاکەریم شکوور ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێ و هاوسەنگەران و کەسوکارەکەی چلەی ماتەمینی تێکۆشەر و پێشمەرگەی دێرین جەبار ئەحمەد ناسراو بە جەبارە ڕەش بەڕێوە چوو. کاک جەبار ئەحمەد کە ناسراو بە جەبارە ڕەش مەراسیمی چلەی بەڕێوە چوو لێرە لە دۆست خورماتوو. دیارە کاک جەبار ئەحمەد یەکێک لەو پێشمەرگانەیەکەوە لە سەرەتای ساڵی هێشتاکانە لە سنووری تیمی پەنجاوێکی گەرمیان لە کەرتی یەک پەیوەندی بە پێشمەرگەکانەوە کرد و پێشمەرگەیەکی ئازا و بوێری تیپی کەرتی یەکی پەنجاویکی گەرمیان بوو. لە مەراسیمەکەدا چەند وتارێک پێشکەش کران کە باسییان لە 40 ساڵی خەباتی ئازایەتی و قارەمانەتی پێشمەرگەی دێرین جەبار ئەحمەد دەکرد و کەسوکارەکەشی بەڵێنی بەردەوام بوون دەدەن لەسەر ڕێبازەکەی بۆ خزمەتکردنی خاک و نیشتیمان. ئەمڕۆ چ ڕۆژە بەسەر تێپەڕبوونی مامی دڵسۆز و خۆشەویستم جەبار ئەحمەد دەکەم. ئێمە سپاسی مەڵبەندی شانزەی حەمرین دەکەین، سپاسی دۆست و ڕێخستەکان و ئەندامان و کادرانی یەکێتی دەکەین. ئێمە وەکو کەسوکاری شەهید وەکو برازای شەهید ڕێبازەکەی مام جەبار هەرگیز نە لە بیرەکەین و نە چۆڵی شەکەین. من ئەم هەڤاڵە لە دوو چالاکیە لە دوو شەڕە بەشدار بوومە لەگەڵ یەکێکی شەڕەکەی لەک کە چووینە ژوورەوە بۆ منەزەمەکە ئیتر کە تەقەمە کرد پێکەوە ڕۆیشتە ژوورە سێرەکەشتم هاوبان ناقیلەکە بەدەست ئەو میرەی فەرەجەوە بە ڕەحمەت دێن. لە شەڕەکەی زنانەیشە آخر شەڕەکەی زنانەکە فشکمان پێنەوە بوو گولە قازپێکمان بابوو آخر دەبابەکە هێڕشی بۆمان کرد گولەکەی ناوە آخر گولەی ناوە بە دەبابەکە پاشەکشەی کرد. جەبار ئەحمەد لە ساڵی 1961 لە گوندی پارەپارەی سنووری خورماتوو لە خێزانێکی هەژار و کورتپەروەر چاوی بە دنیا هەڵێناوە و لە ساڵی 1970 لە سەرەتای تەمەنی لایەتیدا پەیوەندی بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات لە هێڵی ڕێخستنی گوندی پارەپارە. دواتر دوای 2 ساڵ پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکات و لە کەرتی یەکی تیپی پەنجاوێکی گەرمیان دەبێتە پێشمەرگە. مەخابن لە ڕۆژی سیبێتی 12 2021 دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی ماڵ ئاوایی لە ژیان دەکات و دوای خۆی 5 کچ و 2 کوڕ بۆ خزمەتی خاک و نیشتیمان بەجێ دەهێڵێت. دڵزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک خورماتوو. لە دوای هەوڵی پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد ژمارەیەک ئامێری شۆردنی گورچیلە بۆ نەخۆشخانەکانی کەرکووک زیاد دەکرێن. لەو بارەیەوە دکتۆر گەیلان قادر پەرلەمانتاری یەکێتی لە بەغداد لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد دوای ئەوەی نووسراویان ئاراستی وەزیری تەندروستی عێراق کردووە با مەبەستی دابینکردنی بودجەیەک بۆ نوێکردنەوە فراوانکردنی بەشی شۆردنی گورچیلان لە نەخۆشخانەی گشتی کەرکووک. وەزیری تەندروستی ڕەزامەندی نیشاندا و بڕیاردراوە سەرەڕای داواکارێکی وەکو نوێنەری کەرکووک لە پەرلەمانی عێراق هاوکار بێت بۆ زیادکردنی 6 ئامێری دیکە بۆ بەشی شۆردنی گورچیلا لە نەخۆشخانەکانی کەرکووک. پەرلەمانتار دکتۆر گەیلان قادر ڕاشی گەیاندووە هەڵاتیانی کەرکووک دڵنیا دەکەینەوە کە چۆن بەڵێنیانداوە کار بکەن بۆ باشترکردنی کەرتی تەندروستی کەرکووک هەروە بەردەوام دەبن تاوەکو چیتر هاوڵاتیان ناچار نەبن ڕێگەی دیکە بۆ چارەسەرکردنیان بگرنە بەر. بۆ جارێکی دیکە ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور بەهۆی دانەمەزراندنیانەوە گرتبوونی ناڕەزایەتیان ڕێکخست. لە گرتبوونەوەکەدا ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور هەردوو دەرگای سەرەکی لقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی نەوتی باکووریان بۆ ماوەک داخست و ڕێگریان لە هاتوچۆی بەرهەڵگرەکان کرد. چاوەڕێەکەین ئەمە ئەمانەوەی ساکە ڕێگا هەردوو دەرگای تەحمیل نەوت کەرکووکمان قەپات کردا وەزیر نەوت حتا ئیشەکەمان چارەسەر نەکا ئێمام ڕێگانە ناکەینەوە.
سێ ساڵە بەم شێوەیە لەسەر شەقامەکان دانیشتوینە دەرچویمان گشتمان دەرچوی زانکۆین دەرچویمان تێ 15 ساڵە 10 ساڵە تەواوی کردو لە ماڵەوە دانیشتووە بە هیچ شێوەیەک لە هیچ دام و دەستگایەکی حکومی شوێنی نابێتەوە هیچ و کارمان نییە دوای ئەوەی 6 مانگ ڕاهێنانیان پێمان کرد و دەرمانیان کرد ئەنجا مستحقاتشیان نەدا پێمان هیچ 3 ساڵیان هیچ 3 مانگیان خواردووە تا ئێستا وەرمان نەگرتووە. هێزەمنەکانی کەرکووک دوو تیرۆریستی داعش لە داقوق و سنووری حەویجا دەستگیر دەکەن لە ئەڵمەتێکدا بە سەرپەرشی فەرماندەی ئۆپراسیۆنەکان و بارگای پێشکەوتووی کەرکووک. مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتی هەواڵگری ئاسایشی کەرکووک توانیان دوو تیرۆریستی داعش دەستگیر بکەن کە یەکێکیان لە ناوەندی قەزای داقوق و ئەوەی تریان لە ناحیەی ڕیاز بوو. ئۆپراسیۆنەکە لەسەر زانیاری وردی هەواڵگری و بە هەمانگی پۆلیسی کەرکووک و ئەمنی نیشتیمانی لە کەرکووک ئەنجام درراوە. دوای دەستگیرکردنیان لالێ کۆڵینەوەی سەرەتایی دادانیان بەوە دانەوە کە هەوڵیان داوە زانیاری لەسەر هێزەمنیەکان کۆبکەنەوە با تیرۆریستانی داعشی بگێنن. ئاماژەدەم با سەردێڕی دووەمی هەواڵەکان. دکتۆر نووری تاڵبانی پسپۆری دەستوری ئاشکرای دەکات دووبارە خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار نادەستوریە. با هەولی سەرۆک کۆماری عێراق زیاتر لە 700 پارچە سەواری مێژووی عێراقی لە لوبنانەوە دەگەڕێنرێنەوە مۆزەخانی نێودەوڵەتی بەغداد. بەڕێوەبەری کارەبای سلێمانی ڕای دەگەینێت جیاوازی لە پێدانی کارەبا بە پارێزگاکانی هەرێم دەکرێت ئەو جیاوازیەش بە بڕیارێک لەناو وەزارەتی کارەباوە کراوە. دکتۆر نووری تاڵبانی پسپۆر یاسای دەستوری لەبارەیکردنەوەی جارێکی دیکەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆک کۆمار ڕایگەاند ئەو بڕیاری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ دووبارەکردنەوەی دەرگا بۆ کاندیدبوون بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق نادەستوریە چونکە لە کاتێکدا دەقێکی دەستوری هەبێت بە ئاشکرا ئیتر لە دەستوردا باس لەوە نەکراوە ئەگەر ناکۆکی لایەنەکان هەبوو ئەوان نادەستوری و ناقانونی بکرێت. دکتۆر نووری تاڵبانی ڕاشگەیاندووە لە هەموو وڵاتێکی دەستوریدا کار بە ڕیزبەندی یاسایی دەکرێت سەرەتا بە دەقا دەستوریەکان و دواتریش دەقا قانونیەکان پاشانیش بە ڕێنماییەکان ئەوەی ئەمڕۆ لە عێراقدا ڕوودەدات بەداخەوە پابەند نەبوونە بەو دەقە دەستوریانە. دکتۆر نووری تاڵبانی بە پێویستیشی زانیوە ئەو لایەنانی بەرژەوەندیان لەوەدایە کە دەستوری عێراقی جێبەجێ بکرێت ئەو پێشێلکاریە قبوڵ نەکەن و سکاڵا پێشکەش بکەن. بە هەوڵی سەرۆک کۆماری عێراق زیاتر لە 700 پارچە سەواری مێژووی عێراقی لە وڵاتی لوبنانەوە گەڕێنرایەوە مۆزەخانی نێودەوڵەتی بەغزا و لە پێشانگایەکی تایبەتدا ئەو کەرەستە و پارچە سەوارانە نمایش کرا. با هەوڵی سەرۆک کۆماری عێراق لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری و دەستەی پاراستنی شوێنەواری عێراقی زیاتر لە 700 پارچە کەرەستەی جۆراوجۆری ئاسەواری عێراقی لە وڵاتی لبنانەوە گەڕایەوە مۆزەخانەی نێودەوڵەتی بەغدا. سعيد من لبنان من متحف نابو هذه المئات من الرقم. لە مۆزەخانەی نابۆوە لە وڵاتی لبنان چەندین کەرەستەی جۆراوجۆری عێراقیمان گەڕانۆتەوە مۆزەخانەی بەغداد. ئەمەش بە هەوڵی سەرجەمدام و دەستگا تایبەت بە پاراستن و شوێنەواری کللتوری عێراق. هەوڵەکان بەردەوامە بۆ گەڕانەوەی ئەو پارچانەی تر کە لە وڵاتانی دراوسێ ماوە. سوپاس بۆ هەموو ئەو کەسانە هاوکار بوون. وبالتأكيد لكل هؤلاء شكر مستحق على الجهود الحثيثة التي بذلت لتتويج هذا الحدث في هذا اليوم. بەڕێوبەری مۆزەخانەی بەغداد ڕایگەیاند بەشێکی زۆر لە کەرەستە و ئاسەواری مێژووی عێراق لە وڵاتانی عەرەبیە هەنگاوەکان چڕ کراونەتەوە تا سەرجەمیان بگەڕێنرێتەوە لە نێو مۆزەخانەی بەغداد بپارێزرێت. وزير الثقافة والسياحة والآثار بافتتاح المعرض وعرض القطع. وەزیری ڕۆشنبیری سەردانی پێشەنگای گەڕانەوەی ئەو کەرەستانەی کرد کە لە وڵاتی لبنانەوە گەڕاوەتەوە عێراق. پاراستن و گەڕانەوەی ئەم کەرەستانە بۆ مۆزەخانەی بەغداد دڵخۆشی کردین. هیوادارم ئەو کەرەستانی تر کە ماون لە وڵاتان ئەوانەیش بگەڕێنرێنەوە نێو مۆزەخانەی بەغداد.
بە هەوڵی سەرۆک کۆماری عێراق زیاتر لە 600 پارچە بەرد و کەرەستەی کۆنی عێراق لە وڵاتی لبنانەوە گەڕایەوە نێو مۆزەخانەی نێودەوڵەتی بەغداد. بەمەش مۆزەخانەی نێودەوڵەتی بەغداد زیاتر دەوڵەمەند بوو. سەردەش عوسمان، کەناڵی ئاسمانی کەرکووک، بەغدا. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ئاشکرای دەکات جیاوازی لە پێدانی کارەبا بە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکرێت. ئەو جیاوازیەش بە بڕیارێک لە ناو وەزارەتی کارەبا کراوە نەک لەلایەن پارێزگاکانەوە. ئەمڕۆ ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ بە دوواداچوونی گلەی هاوڵاتیان لە کەمی کارەبای نیشتیمانی سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی کردو لای کێشە و گرفتەکانی کۆڵیۆ. لای خۆشەوە سالار حسامەدین بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ڕایگەاند ئێستا ڕۆژانە 10 ساعت کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان و بۆ پێی بەروەرزی بەهار دەڕۆین خواست لەسەر کارەبا کەم دەبێتەوە ساعتەکانی پێدانی کارەبا زیاد دەکەن. تاکیدیشی کردەوە جیاوازی لە پێدانی کارەبا بە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکرێت. کارەکەی ئێمە بۆ بە دۆداچوون و کۆکردنەوەی داتاو ئامار و زانیاری بوو لەلایەن بەڕێزانەوە و ڕوونکردنەوەی تاوی سەبارەت بە ئەو کارەبایی کە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی هەیە و بە داچوون بۆ هەموو داخوازی و داواکاریەکان وەگلەی و گازندەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چی لە ئاستی ڕێژەی کارەبا واتە سعاتی کارەبا لە پارێزگای سلێمانی و ئەو گلەی و گازندانەی کە لەسەر پێوەری کارەبا کراوە و بەدڵنیایش بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان و چالاکی مەدەنیەکانی ئەوانی بەردەوام پرسیارەکەن داخواان پێوەری زیرەکە کارەبای گەڕانەوەەوە بۆ حکوومەتیانەوە لە مانجی یەکا بە تایبەتی کە بینیمان لە کاتی سەرمەسۆڵەکەی ڕێژەی کارەبا زۆر دابەزی بوو کات بۆ خوارەوە بۆ 5 ساعت لە 24 ساعتەوە ئێستا تا ڕادەیەک باش بوو و لەبەرەوەی هەم ڕێژەی بڵین پلەی گەرما ئێستا بەو دەرەجەیە نزم نیە ئێستا تقریبن 10 ساعت کارەبا درێ ئەتیان بەپی پێشبینی ئەمە بەرە وەرزی بەهارە ڕۆین هەر ئۆتۆماتیکی خۆی وایە پێدانی کارەبا باشە بێ تا چین و ناوەڕاستی هاوین ناوەڕاستی هاوینش خواست جاری کرد لای هاوڵاتی زیاکاتەوە پێدانی کارەبا بە نیسبەیە کەمە بێتەوە ئەوەی کێسامە لە ڕۆژانی پێشوە توانیمانە کارەبا کە دابین کرد بە هاوڵاتیان گەشتین بە 10 کاژەر کارەبای نیشتیمانی لە سلێمانی بەڵە جیاوازی هەیە لە نێوان پارێزگاکانی هەرێما بەڵام ئەمە بڕیارێک و بە لیژنە و بە کارێکراوە لە ناو وەزارەتی کارەبا کە هەموو لەسەری ڕازیم بە پشک دیاری کراوە ئێمە لە کۆتایی ساڵەکان هەبوونی کارەبا لە هەموو پارێزگاکانەوەکو یەکوایە بەڵام بە هەموو وەرزەکان بە خراپترین دۆخی کارەبا لە وەرزی زستانە و لە پارێزگای سلێمانیە کە کەمترین پێدانی کارەبا ئەبینین لە هاوینان زۆر جار ئێمە باشترین لە پارێزگایەکی تر بۆیە بەعام لە ساڵەکە هەموو پارێزگاکانی هەرێم وەکو یەک کارەبا وەرەگرن بەڵام دۆخە خراپەکە لە زستانەیە کە لە سلێمانیا ئێمە بینین. هاوڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.